لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش دوای ئەوەی بودجە سێ ساڵیەکە خشتەکانی بودجە سێ ساڵیەکە بە دیاریکراوی بۆ ساڵی 2025 هەموار کرانەوە و قرار درا بڕیاردرا کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە هەمووان پیان وابوو ئیتر بۆ ئەم ساڵ پەیوەندی دیاراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد تا ڕادێکی دیاریکرا و هێوری بەخۆیەوە ئەبینێ ڕۆژانە قسە لەبارەی پرسەداراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد بە تایبەت پرسی موچە ناکرێت بەڵام ڕاستیەکەی تا ئێستا وا دەرنەچووە لەبارەی نەوتەوە هەموارەکە کۆمەڵک شتی دیاریکراوی چارەسەر کردبوو ئەوەی ئێستا دەنگی لەوێت کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستانن ئەوەی لە چوارچەوەی ئەپیکورە کۆبوونەتەوە دەڵێن جۆرێک لە نیگەرانیان هەیە پیان وایە ڕێکەوتنە بە تاوەتی مافەکانی ئەوانەی زامن نەکردووە جۆرێک لە دڵنیاییانەوێ و هەندێک پارێشیان با بڵین سرف کردووە خرج کردووە لە ئەم یەک دوو ساڵی ڕابردوو ڕاستیەکەی ئەوانەیشیان ئەوێتەوە پیان وایە ئەوانە قەرزن و پێویستە بدرێتەوە بەر حاڵتا ئێستا ئەوەی کە پێمان وا بوو بە نزیکانە نەوت بە بۆری نەوتی هەرێمی کوردستانی ترەچێتەوە بەرە و بەندەری جەیهان تا ئێستا وا دەرنەچووە کۆبوونەوەی دیاریکرا و قەرار بوو ئەمڕۆ لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق و ئەپیکۆر بەڕێوە بچێ دەبووە دووەم کۆبوونەوە بەڵام نەکرا هەندێک قسە هەنگوایە بەهۆی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کۆبوونەوە کە نەتوانراوە بکرێ بەڵام هەندێکی دیکەش دەڵێن هێشتان جۆرێک لە ناکۆکی هێوە نەتوانراوە ناکۆکیەکان لا ببرێن کۆبوونەوەکەی پێشویان کە پێم وا بێش یا شەممە بوو یا یەک شەممە بوو خراپ بوو کۆبوونێکی باش نەبوو ئەوەی زوم زانیوێتیەوەیە کە دەنگ بەرزکردنەوە وانەش لە نێو کۆبوونەوەکە هەبووە و تەنانەت بەغداش قسێکی دیاریکراوی بە کۆمپانیاکان گوتووە گویا دەستێکی دیاریکراویستێکی دیاریکراوە لە هەرێمی کوردستانەوە ئەمانە جوڵێنێ بۆی گرفت بۆ ڕێکەوتنەکە دروستکەن بەرحاڵ من ئەم پرسە لەگەڵ شرۆڤەکارێکی سیاسی و با بڵێن کادرێکی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆکەم تەوەری یەکەمی گفتوگۆکەمە بێت تەوەری دووەم سیاسەتکارێکی دیکەی کوردم لەگەڵا بێت لە ئەوروپاوە لە بریتانیاوە پرسەکانی تایبەت بە مشتومڕەکەی ئۆڤاڵ ئۆفیسی نێوان زلنسکی و ترامپ و هەندێک پرسی دیکەی دیاریکراوی ئۆکراین ئەوروپا ئەو ترسێ ئێستا ئەوروپیەکان هەستی پێکەن ئەوانە گفتوگۆکەمەوە لە تەوری دووەمە تەوری یەکەم دێمەوە سەر پرسەکەی خۆمان پرسی نەوت و پرسەداراییەکانی هەرێمی کوردستان و بەغداد لەگەڵ سەعید مەموزینی شرۆڤەکاری سیاسی و کادری پارتی دیموکراتی کوردستان بە ڕێزیان پێم وابێت لە بەردەڕەشەوە لەگەڵمان کاک سەعید سڵاوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم بۆچی ڕێکەوتنەکە و هەموارکردنەوەی بودجە سەری نەگەرد بۆچی نەوتی هەرێمی کوردستان ڕەوانە ناکرێتەوە پێمان وا بوو دوای هەموارەی بودجە لە پەرلەمانی عێراقەوە ئیتر پێدەچێن پرسە ئاسانتر بوو بێ پرسەدارایەکانی هەرێمی کوردستان و بەغداد بە نزیکەی گەیشت بنە چارەسەر بەڵام بەداخەوە تا ئێستاوا دەرنەچووە سلااو لە بەڕێستان و بینەرانی زوم تیV لوتفت هەیە و پیرۆزبایی دامەزراندنی ئەو کەنالە دەکەم بەڕاستی من جاری یەکەمە لە دیمانەیەشی ئەوها بۆ ئەو تێلەڤزۆنە زۆر بەخێردار دەبم و ڕەمەزانیش لە هەموو مسلمانانی کوردستان پیرۆز دەکەم پیرۆزە بێگومان کێشە سیاسیەکان سوپاس بێگومان کێشە سیاسیەکان بەپێی ئەوەی ئێمە لە دەنگ و باسەکان گوێت بیست دەبین کۆتایی هاتووە یعنی نەوت دەبی ڕەوانە بکرێت ئەوەی دیکە هەندێک کێشەی تەکنیکیە لە دیدی من لەو نزیکانە ئەویش دەگەنە ڕێککەوتن و نەوت دەڕوات چونکە نەوت لە هەر شوێنێکی دنیا هەبوو موشتری خۆیشی لەگەڵ خۆی دێنیت یعنی هەروەکو هەرێمی کوردستان پێویستی بە فرۆشتنی نەوت هەیە خەڵکێکیش پێویستیان بە کڕینی ئەو نەوتە هەیە بۆیە من گەشتبینم کێشەکان چارەسەر دەبیت و وردبینی موچەش ئەو مانگە یعنی بێ کێشە کۆتایی هاتووە ئەویش هیوادارین لەو نزیکانە موچەی خەڵکی هەرێمی کوردستانیش بێت بەڵام نەوت خۆی من بە شێوەیەکی دیکە لێکی ددەمەوە هەموو ئەو وڵاتانەی کە نەوتیان نییە هەموو نایانی زۆرینە
لەوانەیە ڕەوشی ژیانی هاوڵاتیانیان خۆشتر بیت بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە. من دەتوانم بلێم نەوت زێڕی ڕەشوە بەلای سەری ملەتەکانە، بەڵام کوردستان خوا ئەو نەعمەتەی بە خەڵکی کورددایە، نەوتێکی زۆر، کشت و کالێکی باش، ئابۆریەکی باش، ئیتر دەمینێت لەسەر عقلی بەڕێوەبردننی ئەو ئابوووریە کە ئەو خێر و نەعمەتە خوا بە خەڵکی کوردستانی داوە و بکرێت بە شێوەیەکی عادلانە یان نیمچە عادلانە لەسەر خەڵکی کوردستان دابەش بکرێت. هەر ئەوەیە من تەسەور دەکەم ئەو کێشەیە لەو نزیکانە چارەسەر دەبیت. تۆ کاک سعید مەموزینی پێشتر ڕاستیەکەی بەشێک لە تێگەیشتنەکان لە هەرێمی کوردستانەوە بە تایبەت ئەوانەی کە با بڵێن نوێنەراتی پارتی دیموکراتی کوردستانەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی کوردیش بەشێکیان ئەنی بەردەوامەیانود ئەم گرفتانە گرفتی سیاسین بۆ پرسە داراییەکان و مەسلەی موچە و تەنانەت نەوتیش دروست دەکرێت. چی وای کرد؟ ڕاستیەکەی چی وایە کرد وا بگوترێ و چی وای کردووە ئێستا ئەم تێگەیشتنە سیاسیانە لە بەغداوە بگۆڕێن؟ تەبەن کە من واڵێم بە دیدی ئێوە بە تێگەیشتنی ئێوە. زانی من خۆم وتەبێژی ڕسمی پارتی نیم، من وەکو چاودێرێکی سیاسی قسە دەکەم، وەکو چاودێرێکی سیاسی قسە دەکەم کە باسی سیاست دەکەی دائیمەن لە نێوان هەرێم و لە نێوان مەرکەز یان پێت بلێم لە نێوان کورد و لە نێوان دەسەڵاتی مەرکەزی کێشە هەبووە، جۆرێک لە کێشە هەبووە. مەسەلەن لەوانەیە دەوڵەتەکانی مەرکەزی نەتەنیا عێراق، دەوروبەریش جۆرێک لە خۆزلزانین یان جۆرێک لە خۆیان بە بالا دەست بزانن لە هەموو مەسەلەکان و خۆیان بە خاوەنی کوردستان زیاتر بزانن. کوردیش خۆی خاوەن ماڵە و پێی خۆش نییە کەسێکی دیکە بێت دەسەڵاتی لە سەردا بسەپێنی ویان بە ماڵەکەی ئەو بێت تەخشان و پەخشان بکە. ئیتر ئەو کێشانە هەیە، چ سیاسی چ ئابۆری، چ لەسەر نەفت چ لەسەر شتێکی دیکە. یعنی تا ژیانیش بەردەوام بی، کێشە بەردەوامە، خانەوادەیەکیش کێشەی خۆی هەیە، چ بگاتە دوو حکوومەتی مەرکەزی و حکوومەتی لۆکالی هەرێمی کوردستان. بەڵام عقلی تێگەیشتن هەیە و خەلکێکی دیکەش هەیە. بەڕاستی من تەسەور ناکەم حکوومەتی عێراق بەو شێوەیەش سەربەخۆبی بتوانی هەموو شت بکە. خەلکێکی دیکە هەیە خاوەن ڕەئینە لەسەر حکوومەتی عێراق و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، وڵاتانی ئەوروپا، چونکە ئەمریکاش مەصرفێکی زۆری لە 2003 بەدواوە لە عێراق کردووە، قوربانیەکی زۆری داوە. ئیتر پێی خۆشە یعنی عێراقێکی سەقامگیر هەبیت بە پێی ئەو سیاسەتێ ئەو ڕۆکەی وا دەبینرێت. نەوتەکەش کە بڕوات لە بەرژەوەندی هەمووانە، تەنیا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە، لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، لە بەرژەوەندی عێراقە، لە بەرژەوەندی دەوروبەرە. هیوادارین لەو نزیکانە نەوتەکە بڕوات و خەلکی کوردستانیش لەو نەهامەتی بێموچەیی و لەو وەزعی اقتصادی خراپ کە تێدایە ڕزگاری ببی. باشە کاک سەعید، باسی ئەمریکات کرد، باسی بە عقلی تێگەیشتنت کرد لە عێراقەوە بۆ چارەسەرکردنی پرسەکانی نێوان ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد. لەو نێوەندەیە زیاد لە جارێ خۆشببینیەک بینراوە لە هەرێمی کوردستانەوە بۆ کابینەکەی محەممەد شیاع سوودانی و بە تایبەتیش بۆ ئەم جارە بۆ هەناردەکردنەوەی نەوت شتێک قسەی ئەمریکای پێدەچێت یا بوو بێ، ینی جۆرێک لە هەڕەشەی ئەمریکی هەبوو، ویستێکی ئەمریکی هەبوو لە مارکۆ ڕۆبیۆوە پێم وابێ دەرچوو بۆ محەممەد شیاع سوودانی. بۆچی لەم تەوقیتەیە ئەکرێ دەی فەرموو، بەڵام بۆچی لەم تەوقیتەیە ئەکرێ ئەمریکا فشارێکی دیاریکراو بکا بۆی ئەم پرسە چارەسەر ببێ؟ من پێت بڵێم محەممەد شیاع سوودانی بە پێی ئەو تەفاهمەی کە هەیەی لەوانەیە ڕئیس وزەرایەکی باش بیت، بەڵام عێراقیش بەدەستی عێراقیەکان بەڕێوە ناچیت، یعنی خەڵکێکی دیکەش ڕێی هەیە
ڕێی ئەساسیشی لەوانەیە هەبیت لەوەی هەرێم و بەغدا لە یەک نزیک بکاتەوە، لەوەی حکوومەتەکانی دەوروبەر و کورد لە یەکتر نزیک بکاتەوە. محەممەد شیع سوودانیش کاتی دەیەوێت بڕیارێک بدات ئەویش لەوانەیە بە تەنیا نەبیت، خەڵکێکی دیکەش کاریگەریان لەسەری هەبیت، ئەحزابی دیکەی شیع هەیە کە ئەو ڕووکە برایانی شیع لە عێراق حکم دەکەن، ئەویش بە تەنیا نییە، لەوانەیە بە تەنیا بیت یەکێک لە ڕئیس وزەرایە باشەکانی عێراق بیت بەپێی ئەو قسانە کە دەیکات و بەپێی ئەو تەفاهمەی کە لەگەل کووردا هەیتی. باش کاک سەعید، ئەم فشارانە بەشێکیان با بڵین بە ئاراستەی چارەسەرکردن، بەڵام هەر خۆشت ئاماژت پێیا کە فشاری دیکەشان یان دەستێوەردانی دیکەش هەن. لەو نێوەندە ئێران دۆخی زۆر باش نییە، نە لە ڕووی داراییەوە نە لە ڕووی قودرەتی بۆ ساختکردنەوەی نەوتەکەی. قسەی زۆر لەبارەی نەوت و دارایی ئێران هەیە و عێراقیش ینی چاوی زۆری لەسرە لەو بارەیەوە. بۆی هەیە با بڵین فشارەکانی ئێران لە ڕێگەی و هێزە شیعیانی کە تۆ باست کردن و دەسەڵاتیان بەدەستە و پێ دەچێت لە هەندێک پرسە ڕاستیەکەی لە سوودانی هەندێک بەهێزتر بن، گرفتێکی دیاری کراوە بۆ ئەم پرسە دروست بکەن، چونکە خۆتە زانی هیچ کاتێ پرسی نەوت و دارایی و ئەمانە بەبێ دەسوەردانی سیاسی نییە و بێ ڕەهەندی سیاسیش نییە. والله من ئەو دەستێوەردانانە بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەریش هەر هەمووی بە ئیجابی لێک دەدەمەوە. هەموو کات ئەوانە ویستویانە حکوومەتی مرکزی و حکوومەتی کوردی لە یەکتر نزیکتر بکەنەوە و زیاتر لەوەش ویستویانە ناکۆکی ناومالی کوردیش چارەسەر بکەن. یعنی ئەوە خۆی خالی ئیجابیە کە ئینسان دەیبینیت. زۆر جار یعنی ڕۆلی باشیان هەبووە لەوەی کورد لە یەکتر نزیک بکەنەوە و کورد لە حکوومەتی ناوەندیش نزیک بکەنەوە و ئێستا وەزعەکە لە هەر وەختێک لەبارترە بۆ ئەوەی ئیتیفاقەکە بکرێت. بەڵام تۆ بلێ کێشەکان بە یەک ڕۆژ چارەسەر بیت و دنیا ببێتە شامی شەریف، ئەوە ناکرێت. یعنی عێراق تا ئێستاش ئەو شوێنەوارانەی کە ڕژێمی بەعسی ڕووخاو لە دوای خۆی بەجێ هێشتووە تا ئێستا ئەو لایەنە سەلبیانە ماون لەسەر عەقلی کوردی ئەو تەئسیراتانە مایە لەسەر عەقلی ئینسانی عێراقی بەگشتی ئەو تەئسیراتە خراپیانە ماون. سەدام ڕۆیشت، سەدامیەکان تا ئێستا ماون. یعنی ڕاستە لەوانەیە خەڵکێک هەبن نیەتی خێریشیان هەبیت، خەڵکێک هەبن نیەتی شەڕیشیان هەبیت بە هەمان شێوە. ئەوەش سروشتی سیاسەتە. دائیمەن دوو هێز بەرامبەری یەک هەبوونا، یعنی چ لە ناوخۆ چ لە دەرەوە. بەڵام ئێستا دەست پێشخەریەکانی خێر زیاترەوە ئینسان دەتوانیت پێی دڵخۆش بیت، خەڵکەکە دەتوانیت پێی دڵخۆش بیت. وەزعی ئابووری خەلکی هەرێم ئێستا خراپە. لەو ڕەمەزانە خەڵکێک هەیە باوەڕ بکە بە مانگ جارێک ناتوانیت گۆشت بخوات، دەرمانی نییە، پارەی دەرمانی نییە. یعنی وەزعەکە ئەگەر ئەو ئیتیفاقە بکرێت تەئسیر دەکەوە. ئەگەر موچەش مانگانە هات بێگومان ئینسانی کورد خانەوادەی کوردی دەتوانیت بەرنامەی خۆی هەبیت. ڕوونا دیارە چەند ساڵێک ئێمە لەگەڵ بەغدادا کێشەی دیاریکراوی دارایی و نەوت و بودجەمان هەیە. وتت بەردەوام ئەوانەی کە هەوڵیان ناوە با بڵین هەوڵە دەرەکیەکان بە ئاراستەی خێرا بوون، کەواتە گرفتەکە گرفتێکی خودی بووە، ناوخۆیی بووە، پەیوەستە بە هەرێمی کوردستان و با بڵێن بەغداوە عێراقەوە. زیاتر خۆمانین کە نەمانتوانیوە کێشەکان چارەسەر بکەین یان ڕاستیەکەی کێشەمان بۆ یەکتری دروست کردووە. دەزانی سەردەمێک وا بوو ئەوەی جەنابەت باس دەکەی، بەڵام ئێستا من دەبینم کورد یەکدەنگە زیاتر لە بەغدا. کورد چەند ناکۆکی لەگەل یەکتر هەبی لە هەرێمی کوردستان، بەڵام کاتێ دەڕواتە بەغدا یەکدەنگ بوو دەتوانیت زیاتر ئەو شتانەی کە دەیوێت بەدەست بینیت و ئامانجەکانی خۆی بپێچیت. بێگومان یەکنەگرتنی کورد دائیمان زەرەر بووە بۆ کورد لە هەرێمی کوردستان. ئەگەر دوو کوردیش لە شوێنێک بن یەکگرتوو بوون ئەوە
ئەمە دەستکەوتمان دەبیت. ئەوە تاریخەکی درودرێژە کە کورد کاتیەکی گرتووە سەرکەوتووە. بۆ نمونە سوبەی یادی ڕاپەڕینی خەلکی کوردستانە، یعنی ئەو سەرکەوتنەی ڕاپەڕین سەرهەلدانی سەراسەری خەلکی کوردستان بە یەکگرتنی کورد بوو کە ئەوها بە سەرکەوت و بەرەیەکی کوردستانی هەبوو، 8 حیزبی تێدا بوو. ئێستش ئێمە دەبی بەرەی کوردستانی ببتە نمونەیەک لە بۆمان لە بەغدا یەکگرتوو بین، لە دەوڵەتی دەوروبەر یەکگرتوو بین و هەولی ئەوە بدەین ناومالی کوردی زیاتر یەکگرتوو بیت. بە تایبەت ئێستا دوو حیزبە گەورەکە ئەساسیە، دواتر حیزبەکانی دیکەش لەگەلی هاوکار بن، پارتی و یەکێتی کە یەکیان گرت، یعنی ئەستونەی یەکگرتنەکە پتەو دەبیت. ئێستا ئەو یەکگرتنە هەیە، ئەو دانیشتنی زۆر هەیە لۆ ئەوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش دروست بیت. ئەو کاتەیە ئێمە دەتوانین ئەوەی دەمانەوێت لە بەغدا بەدەستی بینین و ئەوە حەقی خۆشمانە، یعنی نەشتەکە کەسێک خێرمان پێ دەکات. حەقی کووردە، حەقی کورد زیاتریش لەوەی کە لە بۆی دێت مافیتی ئەو خەڵکە مافخوراوە زیاتر لە 100 ساڵە مافی کورد دەخورێت. نەوتی کورد یعنی دەبرا دەکرا سارۆخ لەسەر سەری کورد دەدرایەوە. تاقا کاتە ئەگەر ئەمە دەبینین کورد بەخۆی یان نەفتی خۆی دەفرۆشید یان لەگەڵ حکوومەتی مەرکەزی ئامانجی یەک دەکا، ئەوانە ئەگەر کەم و کوڕی زۆریشی تێدایە ملاحەزەشمان هەیە، بەڵام شتی باشن و دڵخۆشکەرن. باشە کاک سەعید مەموزینی، نازانم ئەگەر هاوڕان بیاننا باسی یەک ریزی کوردت کرد، بە دڵنیاییەوە تێگەیشتنی کوردستانی با بڵێن هێزە کوردستانیەکان بە تایبەت دوو هێزەکەی کە دەسەڵاتیان بەدەستە پارتی و یەکێتی لەبارەی مامەڵەکردن، چۆنێتی ژیانکردن لەگەڵ بەغدادا، هەتا ئەم ئەخیرە ڕاستیەکەی تێگەشتێکی جیاواز بوو. هەندێکیان بەوانەی دیکاڵێن عێراقچی، هەندێکی دیکە با بڵێن بەوەی بەلانی بەرامبەرڵەن گویا خەونی دیاریکراوی چوزانم دەوڵەت و سربەخۆی ئەوانە بەیەکتری ئەفرۆشنەوە. هەست ناکەی یەک نەبوونی ئەم تێگەشتنە بۆ چۆنێتی ژیانکردن لەگەڵ بەغداد، لەگەڵ عێراقیەکان، لەگەڵ شیعە و سوننە بەشێک بوو لە گرفتەکەی ئەوەی کە هەرێمی کوردستان چۆن سیاسەتێکی دیاریکرا و بەرامبەر بە بەغداد پەیڕەو بکە و تێگەیشتنە سیاسیەکە پێکەوە ژیانەکە، تێگەیشتنی ژیانکردن لەگەڵ عێراقی نوێیە ڕاستیەکەی فۆرمێکی دیاریکرا و بێ یەکگرتوو بێ. ئەمە یەکێک نەبوو لە کێشەکان. باوەڕ بکە یعنی کە هەردوو هێزی سەرەکی پارتی و یەکێتینە تەبعاً کاتی یەک دەگرن کاریگەری ئیجابی لەسەر بازاڕیش دەبیت، لەسەر تاکی کوردیش دەبیت، لەسەر ئەوەش دەبیت کە لە مەرکەزە بەهێزتر قسە بکەن و لە مەرکەزە دەستکەوتی باشترمان هەبیت. دەزانی خلافی ڕەئی زۆر ئاساییە. طبعاً پارتی و یەکێتی دوو حیزبن دەتوانم بڵێم وحدەت التەضاد لە نێوانیان هەبووە بە درێژایی مێژوو دەبیتیش. ئەوە زۆر شتێکی سروشتیە. دوو ئیتیجاهی جودانە لەوانەیە، دوو حیزبی جیانە، دوو شێوازی جیایە، دوو ڕۆشنبیری جیایە. ئەوە پێویستە قبول بکەین بەڵام لەسەر مەسەلە ئەساسیەکە دەبی یەک بین، ئەویش مەسەلەی نەتەوەیی کوردیە. مەسەلەی نەتەوەیی کوردی مەسەلەیەکە حیزب دەبی وەسیلە بیت بکرێتە قوربانی لە پێناو مەسەلە نەتەوەییەکە کە ئەهدافی سەرەکیتە. ئیتر بەرژەوەندی حیزبی، بەرژەوەندی تاک دەبیت بکرێتە قوربانی هەدەفی سەرەکی کە ڕزگاری کوردستانە. ئەگەر ئەوەمان کرد بێگومان دەستکەوتی باشمان دەبیت. ئەوە زۆر جاریش لە بەغدا ناکۆچیمان هەبووە، بە دوو ئاراستە چوینەتە بەغدا، نەجاحەتمان نەینایە، هەردوو لاشمان نەجاحەتمان نەینایە. بەڵام کە دەچینە بەغدا بە یەک ئاراستە، کورد بە یەک ئاراستە دەڕواتە بەغدا، هەردوو لا یەک دەنگیان هەیە، نەتیجەی باشتریش دەینن. لەوانەیە بۆ جوابێرێکی وەکو محەممەد شیع سوودانیش خۆشتر بیت کورد بە یەک ئاراستە بڕواتە بەغدا. ئەمڕۆکە ئەوەی گرنگە بۆ خەلکی کوردستان لە هەموو شت گرنگترە،
باواقعی بین موچەیە موچە شادەماری ڕوحی هەر ئینسانێکی کوردی ئەوڕۆکە ئەوڕۆکە کاتی خۆی لە منداڵێکیان پرسی نزان بە بادینی من خوێنمەوە تا حولیکت دوێ دییان دیموقراتی گوتی من حولیکم دەوێ یعنی خەڵک ئەوڕۆکە سوال لە هەر کەسێکی بکەی داوای موچە دەکا موچە لەکوێ دێت لەو ئیتیفاقەی کە پارتی و یەکێتی لە بەغدا دەکەن و دەستکەوتیان دەبیت ڕۆیشتنی نەوتەکەش کاریگەری زۆری دەبیت لەسەر دابینکردنی موچەی مانگانەی خەڵکی کوردستان موچەی بوجەکە بەگشتی نەتەنیا موچەکە بوجەکە تەسیری لەسەر دروستکردنی بینایە دروستکردنی ڕێگابان دروستکردنی نەخۆشخانە دەرمانێکی باشتر بۆ خەڵک ئەوانە دەبیت ئیتر ئەوانە هەموو سەرچاوەکەی خۆشببینی مەموزینی وایە بۆ ئەم ساڵ پێشببینیت باشە بۆ پەیوەندی داراییەکەی نێوان ئێمە و بەغداد بە تایبەتی پرسی موچە وایە؟ بەڵێ من زۆر خۆش بینم کە دەگەنە ئیتیفاق موچەکەش دێت چونکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوکارە حکوومەتەکانی دەوروبەریش هاوکارن لە ژیانی کوردوان نەبووە یعنی حکوومەتی دەوروبەر هەموو بێن بلێنە کورد یەک بگرن هاوکار بن پشتیوان بن ئەوە شتێکی باشە و بەتایبەت کاک سەعید مەموزینی بم بورە ڕامگرتی بەڵام سەرباریم خۆشببینیە ئەوە ئەمڕۆ دەرکەوت کە ڕێباز حەملان بریکاری وەزارەتی دارایی عێراقە دەستی لە کار کێشاوەتەوە دیارە نەک تەنها هەندێک گرفتی دیاری کراوی با بڵێن لە ئاستی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد پەیوەندی داراییەکە مەبەستمە بەڵکو وەکو شخصیش ڕاستیەکەی لۆچی هەندێک گرفت هەبوو بێ لە نێوان ئەو تەیف سامی وەزیری داراییە ئەگەر شتەکانەوەنە باشەڕۆن بۆچی ڕێباز حەملان ناچار بۆ دەست لە کار بکێشێتەوە تۆ بڵێ پرسی کەسی بوو بن یان نەزانەکە گەورەترە لەوە دەزانیم من دەزانی من نەمگۆتە تو بوویتە شامی شەریف بەلام بەرە و باشی دەڕوا ئەمە ئیستیقالیەکەی علی ئیستیقالەیدا عومەرێک دەتوانی لە شوێنی دانەی ئەوە تەسیرێکی آخر بەخوا عومەر گشتیەکە نابیت علیمان هەبوو بەڵام ئیتر علی با بڵێن وازی لێنا عومەرماندانا عومەر وابزان مانگێ دوو مانگەوا خەریکە مەبەستم ڕێواز حەملانە کاک سەعید مەموزینی سیاست بێ کێشە نابیت ئەو کێشانە دێنە پێش تەوەقوع بکە تەوەقوع بکە و کێشانە دێنە پێش بەڵام شتی باشتر لە ئارادایە لە ڕێی من شخصیە من نەکەسێک بە منی گوتیە بەس بەپێی ئەو تەحلیلاتانە کە دەکەم وەزع بەرە و باش دەڕوات باشتریش دەبیت و من لەگەڵ ئەوەمە موچەکە مانگانە بۆ خەڵک بێت چونکە من کۆنتاکی ڕاستەوخۆم لەگەڵ خەڵکەکایە باوەڕ بکە خەڵکێک زۆر محتاجە وەزعی زۆر لە ناحیەی دارایی خراپە پێویستی بەو موچە مانگانە هەیە بۆی بێت ڕوونە بۆی بێت ئەوجا ئیتیفاقەکە دەبتە سەبەب ئەو موچەیە بێت بە هیوای وابێ بە هیوای وابێ و ڕاستیەکەی نەکات پرسی نەوت و دارایی ئەوانە هەرچی پرسێکی دیاریکرا و هەیە کاکرێ وەکو مافی فیدرالی هەرێمی کوردستان بتوانێ بەکاری بێنێ ئێمە بتوانین ئەو مافانە بچەسپێنین ئیشی لەسەر بکەین و بەکاریان بێنین سعید مەموزینی شرۆڤەکاری سیاسی و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان سوپاس دەکەم دەستت خۆش بێ زۆر سوپاس بۆ بەڕێستان و ئەو تێلەڤزۆنە تێکۆشەرە و داوای سەرکەوتنتان بۆ دەکەم سپاس دەکەین سپاس دەست خۆش بژیت باش من ناوبڕ وەرناگرم یەکسەرە چمە سەر تەوەری دووەم ڕاستیەکەی لەو ڕۆژەوەی کە زێلنسکی و ترەمپ جۆرێک لە مشتومڕیان بۆ دروست بوو لە ئۆڤال ئۆفیس لە کۆشکی سپی ئەم پرسە تەنها ئۆکراینی نیگەران نەکردووە مەترسی لەسەر ئۆکراین دروست نەکردووە هەموو ئەوروپایی هێناوەتە سەرخەت جابزین ئەوروپیەکان ئەتوانن چی بکەن چی نەکەن ئەمریکا ئۆکراین هەموو ئەوانە بەیەکەوە ئەتوانن بگەن بە شتێکی دیاریکراو بۆ ئەوەی تەڕوشک بێکەوە نەسووتێ من ئەم پرسە لەگەڵ بەختیار مامشێخ سیاسەتکار و ئەندامی شارەوانی کێنزنگتن و چێلسی لە لەندەنی بەریتانیاوە لەگەڵمایە کاک بەختیار سڵاو لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بیتەوە بۆ زووم پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە گفتوگۆکەی ئۆڤال ئۆفیس ئەوروپیەکانی خستۆتە جوڵە
چیان پێکرێ هیچیان پێکرێت ئەوروپیەکان؟ شەوتان باش قوربان ڕەمەزانتان پیرۆز سوپاس بۆ ئەو دەرفەتە. ڕاستیەکەی لە خولی یەکەمی حکومڕانی ترامپ هەستمان کرد، هەموو خەڵک هەستی کرد ئەو کابرا شتێکی تازەیە، هەندێک شتێ کرد، یعنی ئەمە کورد وەکو کورد زەرەرمان کرد، خوشک برایانمان لە ڕۆژاوە نەتیجەی بڕیارێکی بەوە لە پەلی ئەو پیاوە زەرەرمان کرد. نەمان دەزانی پیاوە بۆ وا دەکە، ئەو حاکمە ئەو سەرۆکە بۆ وا دەکە، بەڵام ئێستا خولێک لە ماڵەوە بوو، خولی دووەمەوە بۆ دووەم جار هاتەوە. ئێستا تێدەگەین ڕوخسار و معالمی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و هاوڕێکانی دەردەکەون. کابراکەیە لە بریتانیا سیاسەتوانە ناوی نایجل فاراج، کاتی خۆی ئەندامی پارتی کۆنزەرڤەتیڤ پارێزگاران بوو، بەڵام جیا بۆ پارتێکی تازەی دروست کرد بە ناوی پارتی ریفۆرم چاکسازی. لە 4 حوتی ئەو پار هەڵبژاردن کرا، بینیمان چۆن پارتیکار سەرکەوتنێکی زۆر کەم وێنەی تۆمار کرد. ئێستا 7 مانگ دوای ئەو هەڵبژاردنە پێشبینی ینی سەرجەهێنی کراوە، ئێستفتا کراوە، ڕاپرسی کراوە، ڕاپرسی زیاتر. ئەگەر ئێستا دوای 7 مانگ هەڵبژاردنێکی تر بکرێ، ئەو سێ حەزبە بەقەد یەک دەبن، پارتی کار، پارێزگاران، نایجل فاراج، پارتی ریفۆرم، کە هەمووی 1-2 ساڵە دروست بووە، 2-3 ساڵە. لەبەرەوەی ئەوە ڕەوتی دۆستی هەر نزیکی ترامپە لە ئەڵمانیا و لە هۆڵەندا و لێرە و لەوێ دۆستیان هەیە. جۆرێکی تر ترامپ ئێستا ڕوون بۆتەوە، جۆرێکی تر لە سیاسەتی پێە. ئێمە دەزانین و جەنابتان و بەشێکی زۆر لە بینەران تەرکە پێناسەی دەوڵەت تا ئێستا وەزیفە و پیشەی دەوڵەت ئەوە بووە، وەزیفەی سەرەکی پیشەی سەرەکی دەوڵەت ئەوەیە لە ڕێگەی باج داهات کۆکاتەوە و بە شێوەیەکی یەکسان و عادلانە دووبارە دابەشی کاتەوە لە خزمەتگوزاری پەروەردە و سەربازی و نەخۆشخانەکان و تەندروستی و بیمەی کۆمەڵاتی و ئەو جۆرانە. بەڵام ئەگەر بتەوێت دەوڵەت بکەی بە موسسەیەکی نەفعی، واتە وەک کۆمپانیایەک مامەڵە لەگەڵ بکەی، ئەوە دەبێتە شتێکی تر هیچ پەیوەندی بە دەوڵەتەوە. ئێستا تۆ تێ بڵێ ترامپ واکە ڕێک وا دەکە، ئێستا ڕوون بۆتەوە، ئێستا دنیا لە فەوزایەکی گەورەدا دەژی. وا لەگەڵ ئەمریکا ئەکا یان ڕاستیەکەی بەگشتی لە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی شاوا تەعامولەکە، مەبەستم سیاسەتی دەروی ئەمریکایە. بەڵێ لە هەموو ئاستێک ئەو شتە دەکا، خۆی باشکرا دەڵێ ئەمریکا یەکەم، ینی بانگەوازی سەرەکی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننی ئەمریکان فێست، یعنی ئەمریکا یەکەم، هەموو شتێک لە پێناو ئەمریکا، بۆ ئەوەی ئاستی گوزەرانی خەڵک باش بکاتەوە لە ئەمریکا. بۆیە ینی ئەوانەی کە هاوپەیمانی هەر نزیکی ئەمریکان، وەکو یەکێتی ئەوروپا، وەکو کەنەدا نزیکترین وڵاتە، فەرمە بزانسییان لەگەڵ دەکات، هاوتەریبی خۆیانە، هەڕەشە دەکا فلان شوێن داگیر دەکەم، فلان شوێن داگیر دەکەم، لە مێژوودا شتیوانە بووە. یعنی ئەوە شتێکە ئێستا کاکەڕەنج دنیا لە فەوزایەکی عجایبدا دەژی، لە دنیای سیاست لە فەوزایەکی عجایبدا چاوەڕوانی هەموو شتێک بکە. ئێمە 8 ساڵ پێشستا نەمان دەزانی بۆچی ترامپ ئەوە دەکات، زۆر هان دەدا، کار دەکات بۆ تێکدانی یەکێتی ئەوروپا. بە بڕوای من و بەشێکی زۆر، من 8 ساڵ قسەی دەکەم، یەکێتی ئەوروپا گەورەترین دەستکەوتی مرۆڤایەتیە، دەستکەوتی مرۆڤی گەورەترین دەستکەوتی سیاسی مرۆڤایەتیە. لە حربی عالەمی دووەم ئەو وڵاتانی ئەندامن لە یەکێتی ئەوروپا 10 ملیۆن کەسیان یەکتری کوشت، یەکتریان تاڵان کرد. بەڵام لە پاشن هەموو ئەو وڵاتانە بوون بە ئەندام لە ڕێکخراوێکی تازە بە ناوی یەکێتی ئەوروپا. ئەو وڵاتانە خەریک بوو لەشکرێک بۆ خۆیان دروستکەن کاتی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچوو. بەریتانیاش لە ژێر فشار و هاندانی ترامپ و هەواڵانی دەرچوون. تۆند ڕاستڕەوە تۆندڕەوەکانی ناو بریتانیا کەوتبوونە ژێر هەژمونی ترامپ و چ ناوێکیان لێدەنی نازانم، هێشتا ناوێکیان لێ نەدراوە. بەڵام ئەو تەوژمەی کە ترامپ و ئیلۆن ماسک و ئەوان سەرکردایەتی دەکەن، دایانەوێت هەموو شتێک تێک بدەن بە زۆرشتر دایبڕێژنەوە. سەر دەکەوێت سەر ناکەوێت نازانم، بەڵام تا ئێستا زیانێکی زۆریان. یعنی کاک بەختیار، ئێستا ئەوەی ترامپی کە واز لە ناوخۆی ئەمریکا بێنە خەریکی هەندێشتی دیاری کراوە و بۆ ناوخۆی ئەمریکەکان خۆی، بەڵام لە چوارچێوی سیاسەتی دەرەوەیە ئەکرێ بڵین خەریکی کودەتایە بەسەر و تێگەیشتنانەی بەردەوام سیاسەتی دەرەوەی ئەمریکایان با بڵین داڕشتووە،
ئەنی خۆ دیارە ئەمریکا با بڵێن میکانیزمەکانی دروستکردنی هەژمونی لە چوارچێوی سیاسەتی دەرەوەیە چۆن بووە و چی بووە، بەڵام ئێستا و خەریکە لەو میکانیزمانەشە، ینی یەکێک لەوانە ناتۆیە بۆ نمونە. نا ئەمر پێم وایە لەوە زیاترە ئەوەی ترامپ دەکە، یعنی هێستا ئەبعادەکانی دیار نییە، بەڵام بۆ من دەیبن بە قوڵی پێناسەیەکی تازە بۆ دەوڵەت دەکات، پێناسەیەکی تازە بۆ پەیوەندی و دەوڵەتیان دەکات کە کەس پێش ئەو نەیکردووە. یعنی ئەو هەژبوونی ئەو دەکات شتێکی فکری فەلسەفی فقهی قانونیە، هەموو کەس هەست بۆ ناکە ئێستا، بەڵام بۆ من و ئەوانەی تۆزێک لە قانون تێبگەن ڕەنگە ڕوونتر بێت. ئەو پیاوەی پیاوە دەیکاتن دووبارە داڕشتنەوەی هەموو شتێکە لە سیاست و لە پەیوەندی کۆمەڵاتی و نێودەوڵەتیەکان. ئێستا فەرمەوە خەریکە ئەمریکا لە یەکێتی لە نەتەوەی گرتوەکان دەربێنێ، کە دەربێ کەواتە دووبارە دەبێت نەتەوەی گرتوەکان دابژێتەوە بێ ڕێکەوتنشکە دابڕێژرێ، کەواتە دنیا لە فەوزایشی گەورەدایە، شتێکی کۆن وا دەمرێ، شتێکی تازە دروست دەبێت نازانین چییە، ئەوەی دایک دەبێت نازانین چییە. مەسەلەکە بەس لەناو ئەمریکانیە، ئەو دەوێت ئەمریکا بەهێز بکە، دەوێت لە هەمان کات رووسیا بەهێز بکە، چاینا بەهێز بکە، یەکێتی ئەوروپا هەڵوەشێنێتەوە. چەند سەردەگرن یەکێتی ئەوروپا عەرزم کردن ئەگەر بەریتانیا دەرنەچووبە تا ئێستا دەستورێکی یەکێتی خەریک بوو، ئەگەر 2 ساڵ دەرچوونی بەریتانیا دووە خراپە، دەستورێکی یەکگرتوو بۆ یەکێتی ئەوروپادا دەژرا، لەشکرێکی هاوبەش بۆ هەم یەکێتی ئەوروپا کە ئەو لەشکرا جێگەی UN و جێگەی ناتۆی ڕەنگە بگرتبەوە. کاک بەختیار دێمەوە سەر ئەوروپا، دێمەوە سەر ئەوروپا بە تایبەتیش بەریتانیا، بەڵام باسی ئەمریکا بکەین کە دۆناڵد ترەمپ وەکو تۆڵی ئێوێ هەموو شتەکان دووبارە ئیتر پێناسە بکاتەوە لە چوارچەوەی سیاسەتی نێودەوڵەتیە. ناتۆ یەکێک بوو لەو ئێتوڵانەی لەو ئەمرازانەی کە ئەمریکا لە ڕێگەیەوە هێزیە نرد بۆ زۆرێک لە وڵاتان و ئامرازێکی هەژمون بوو. دۆلار بە هەمان شێوە، بازار و بازرگانی نێودەوڵەتی بە هەمان شێوە. چوزانم هەرچیەک باسەکەی ئەوانە بە دڵنیاییەوە میکانیزمەکانی هەژمونی ئەمریکی بوون بەسەر سیاسەتی نێودەوڵەتیە. ترامپ بتوانێت لەمانە لابە ئەبێ ئامرازی دیکەی پێ بێ و بێ بتوانێت دووبارە هەژمونی ئەمریکی بەهێز بکاتەوە مادەم ئەڵێ ئەمریکا ئەوەلەن یەکەم ئەمریکا. بەڵێ ڕاستێک هەیە کەرەنس پێم وایە نەهەجی ترامپ و هەواڵانی ئەوەیە یەکەم جار ئەوەی هەیە با تێشی بدەین ئەو کاتە دەزانین بۆ ماڕوون دەبێتەوە جێگرەوەکەی چییە. ئەوان پلێنێکی تۆکمان نییە، پلانێکیان نییە برن ئەوە بەدی لە شتێشکە لە زیاتی ئەوەیە سیاسێتیان ئەوەیە. ئەمە ڕیسک نییە، ئەمە ریسک نییە و عادەتەن ڕاستیەکەی پیاوی بازرگانیش زۆر کەم ریسکەکەوە نییە، تۆزێ ترسنۆکن. ڕسکێکی زۆر گەورەیە، چونکە ئەو سیاستوانێکی ئاسایی نییە، سیاستوانە تەقلیدیەکان چ لە چەپەکان چ لە ڕاستەکان هەندێک شت هەبوو دەستیان پێوەگرت بوو دەستکاریان نەدەکرد، چونکە ماوەیەکی زۆری پێچوو بوو تا ئەوە دروست بوو. لە نێوان شەڕی جیهانی لە سەردەمی دوای شەڕی جیهانی یەکەم عوزبەت الئومەم دروست بوو کە شەڕی جیهانی دووەم کۆتایی هات نەتەوەی گرتوەکان دروست بوو. ئەوان بۆ زۆرە بیر ناکەنەوە بەدیل چییە. سیاسێتیان ئەوەیە ئەوەی هەیە با تێکی دەن ئەمریکا بەهێز بکەن دەوڵەمەند بکەن، هەتا دەکرێت قازانج بۆ کۆمپانیا زەبەلاحەکان بێن و ئەمریکیەکان بێن و زیان لە خەسمەکانیان بدەن، لە پاشان بیر دەکەن وەس دەکەن. پلانێکی تۆکمان نییە، ینی ئەوان دەیانەوێ دەوڵەت بکەن بۆ من زۆر ڕوونە دەوڵەت بکەن بە مؤسسەیەکی نەفعی بیکەن بە کۆمپانیایکی گەورە، هەموو فەلسەفەکەی ئەوە بێ قازانج بکاو هەوڵاتانی خۆی. کاک بەختیار هەر ئەمە لە ناوخۆی ئەمریکای گرفتی بۆ دروست ناکار، بەڕاستی ئەمریکیەکانە کرێ مەسەلەن دەوڵەتێک قبول بکەن کە ببێ بە کۆمپانیا. ئەوە زۆر زەحمەتە کاکەرانز، بزانە دووشت هەیە پێم خۆشە ڕوونی بکەمەوە. هەتا ئێستا لای خۆمان باوە دەرەن دەولە عەمیقە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێک دەوڵە عەمیقەمان نییە، دەوڵەتی قوڵمان نییە. ئەم کات خۆی باسم کرد بەڵام دووبارە ڕووین دەکەمەوە دەوڵەتی قوڵ چییە. لە ڕۆژ ئاوا تا ئەو لەحزەیەش دوو پێگەی سەرەکی هەیە بۆ حکومڕانی. یەکێکیان سیاست مەدارەکانن، ئەوانەی حکومڕانی دەکەن چێ دەیباتەوە لە هەڵبژاردن حزبێکە دوو حزبە سەیە کە هاوپەیمانی دەکەن، ئەوانە کۆڵگەی سەرەکی سیاسیەکەن. لە بەرامبەر ئەوە کۆڵگەی دووەم کە زۆر گرنگە بڕبڕی پشتی دەوڵەتە فەرمانبەری میدیەکانن، ئەوانە دەیان ساڵ لەناو حکوومەت و لە وەزارەتخانەکان ئیش دەکەن، دەبن بە پسپۆر شارەزایەکی زۆر دروست دەکەن. سیاستوانەکان لەگەڵ ئەوانە هاوکاری دەکەن، سیاسەتی خۆیان تەرجمە دەکەن. ئەوە لایەکیانە ئەوە دەوڵەتی پێشکەوتوەکان. لە دەوڵەتە دواکەوتوەکان و جیهانی سێیەم دەوڵەتێکی هاوتەریب هەیە، دەوڵەتی قوڵ نییە.
دەوڵەتی قوول لە خزمەتی هاوڵاتیدا لە کۆتاییدا چونکە فەلسفەی حزب حکومرانەکان تەفسیر دەکەن بەڵام دەوڵەتی هاوتەریب یان موازی شتێکە لە وڵاتە دووەکاوتەکان هەیە بەس حکوومەتێکت هەیە کارتۆنی بەڵام تەنیشتەوە موسسەیەکی ترت هەیە پارالێل یعنی هاوتەریب هەموو شتەکان لای ئەوە هەموو شتەکان بەدەستی ئەوە کۆمپانیایی هەیە کارتێلی هەیە دەوڵەت و خەڵک هەموو لە خزمەتی ئەو حکوومەتە هاوتەریبن ئەوەی موازیان لە کۆتاییە زەرەر بە هاوڵاتی دەگەێنێ ئەستا تۆ بڵێ ترامپ ئەمەی دووەمیانیەوێ پێم وایە بەو ئاراستەیە دەڕوە دەیەوێ موسسات دروستکە ئەوەی جیهانی دواکەوتوو بیباتە ئەمریکا یعنی دەوڵە قوڵەکە نەهەیە لێ فەرمانبەری میری نەیە لێ سیاسیەکان زاڵ بن بەسەر هەموو شتێکە ئەوەش معالمی دیار نییە بەتەواوەتی بەڵام ئەو دوو جۆرە حکومرانی هەیە لە وڵاتە دواکەوتوەکان و پێشکەوتوەکان و هۆکاری پێشکەوتنی وڵاتە سەرچیەکانی دنیا ئەوەیەکە فەرمانبەرە بیریەکان سیاست دادەڕێژن دەسەڵاتیان هەیە دوور بیر دەکەنەوە لە خازانجی هاوڵات و استراتیژی دووری وڵاتەکە و هاوڵاتیان باش تۆ فەوزایەکی گەورەی زارێ باشە جا ئەوروپیەکانە ترسن وایە ئێستا ئەوروپیەکانە ترسن ئەی بەنیازی چین ماوەی پێشوو ئەم چەند ڕۆژی پێشوو لە بەریتانیا لە لەندەن کۆبوونەوەیان کردن هەندێک پرسی تایبەت بە ئوکرانیایان بە دڵنیاییەوە تاوتوێ کرد هیچی وا دیارە ئەگەن بەچی بەڵێ یەکێتی ئەوروپا لە سەرتاوە زۆر بەرامبەر بە ئۆکرانیا زۆر ڕوونە شەڕی ئۆکرانیا لە ئەوروپا مەترسیە لەسەر ئەوروپیەکان لە ئەمریکانیە بۆ ئەمریکا هەر لایەک بیباتەوە لە قازانجی ئەمریکا کێشیان نییە ئەوان لە حربی عالەمی دووەش بە هەمان شێوە کە پرۆژەی مارشال کرا ئەمریکا پارەی خۆی بۆ بەرهێنانی کرد لە ئەوروپا بۆ ئاوادانکردنەوەی ڕێژەی قازانجی سەڵی دەبوو ئەمریکا لە هەردوو سەر قازانجی کرد ئەڵمانیاش بیر بردووە هەر قازانجی دەکرد بریتانی و ئەوروپیەکانیش بیا هەر قازانج دەکرد هەمان سینیاری دووبارە دەبێتەوە بەڵام ئەوروپیەکان ئاگر لەناو ماڵیانە کاتی خۆی ئەگەر لە بیرتان بێ کە پۆتین و لەشکرەکەی هاتن بەشێکی زۆری ئۆکرانیان داگیر کرد ئەوەی شەڕەکەی گەرم کرد بەریتانیا بوو بەریتانیا بۆریس جۆنسن سەرۆک وەزیران بوو هەفتەیە پێشی شەڕەکە دوو فڕۆکەی نرد بوو شەکی تێدا بوو دژە تانک و دژە فڕۆکە بخۆشی چوو پارەیەکی زۆری برد چەک و تەقەمەنی زۆری برد خەبیری لەشکری و سەربازی بەریتانیا زۆر برد شەڕەکەی گەورە کرد ئەمریکیەکان دەیان گوت بە زیلنسکیان گوت وەرە ئەمریکا ئێمە دەتپارێزین زیلنسکی ماوە بریتانیەکان و ئەوروپیەکان هانیاندا بەریتانیا بوو کاتی خۆش ئەگەرە بیرتان بێ تەنها بەریتانیا مقاومەی هیتلەری کرد و قەناعەتی بە ئەمریکا کرد بێتە شەڕ دژ بە هیتلەر دژ بە ئەڵمانیەکان بۆیە ئەمریکیەکان بە ئەوروپیەکان بەریتانیا حچەند لە دەروی یەکی ئەوروپایە بەڵام بەریتانیا یەک لەسەر سێی هێزی ئابووری و سەربازی و ئەتۆمی ئەوروپایە ئێستا زۆر گرنگە ئێستا بەریتانیا لە ئەڵمانیا و فەڕەنساش ئەم سیانە مەسوولیەتەکە لەگرن بەرپرسیارەتیەکە لەگرن ئەوە دیارە ترەمپ خەریکی چیەوە پێ ناچێت زۆر شتێکی دەستگیرۆیکی وای ئەوروپیەکان بکاگەر وەکو ئێستا بەردەوام بێ چیەکەن بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا ئەوان دەتوانن بەلانی کەم زیانی دەرچوونی ئەمریکا لە شەڕەکە و بێ شەڕاگرێ زیانەکەی کەم بکەنەوە لە زیاد تەسلیمبوونێکی تەواو هەندێک فشار لەسەر پوتین دیارکەن یعنی ینی وەک کوردی دەڵێ خاولیەکە فڕانەدەن تەسلیم دەبن بەبێ مەرج دەیانەوە مەرج دیارەکەن دەیانەوە شەڕەکە ڕاوەستی ئێمە دەزانین کە ئەمریکا لە شەڕەکە دەربچێ یارمەتی ئۆکراین نەدا ئەو شەڕە زۆر زەحمەت دەبێت تەلیکۆمونیکیشن و پەیوەندی و چەک و ڕۆکێت و ئێستاش دیوەی دوو لەسەر سەی چەشی ئەوروپی بۆ شەڕ و بۆ دیفاع هەموو ئەمریکای هەمووی ئەمریکیە فڕۆکەکانی هەمووی ئەمریکیە موشەکانی هەموو ڕۆ ئەمریکیە ئامادە نین بۆی ئامادە بن 20 ساڵیان دەبێت ئێستا بە ئاگا هاتنەوە ناتوانن کوێرانە متمانە بە ئەمریکا بکەن دەزانن ئەگە ئەو ئەس بەش کۆتایی بێ یاعتیماد لەسەر خۆیان دەکەن بۆیە مانگێک پێش ئێستا سەرۆک وەزیرانی ئێستای بەریتانیا کێستارمە چوە پۆڵەندا یەکەم جار چوە ئۆکرانیا دوای چوە پۆڵەندا ڕێکەوتنێکی 100 ساڵێ لەگەڵیان کرد بۆ پێشخستنی سەربازی تەکنۆلۆژی پزیشکی زانستی هەمەلایەنە لە ڕووی هین زراعەت لە هەموو ڕێکەوە کردی هەماشتی لەگەڵ ئەوەش کرد لەگەڵ پۆلۆنیا کرد دەیەوێ ئاستی بەرگری و لە هەموو علمی ئەو وڵاتانە بەرز کاتەوە ئەی بەریتانیا باشترە لەوانتر ساڵانەش 3 ملیارد دلار هەتا شەڕ بەردەوام بێ 3 ملیارد دلار دەدا بە ئۆکرانیا هەتا 100 ساڵ 3 ملیاری پێدەدا 2.5 میلیارد پاوەند دلار
ساڵان دەیداهتا ئەو شەڕە بەردەوام بێ یەکەمیان بێ شەڕ دووەمیان بە شەڕ یعنی ساڵ نزیکەی 6 ملیار دلار داتێ پاوەند کە دەکا 7 ملیار دلار ئەوروپیەکانیش سەک و تەقەمەنی و تانک و ئۆپشتانیان پێدەدەن بۆ شەڕەکە بەردەوام بێ بۆ ئەوەی فشار بخەنە سەر پوتین هەندێک مەرزی لەسەر فەرزکەن. باشە ئێستا تۆ پێم بڵێ بەگشتی ئەوروپیەکان چۆن بیرەکەنەوە لەبارەی ئۆکرانیاوە ئەوەی کە بگەن بە جۆرێک لە ڕێکەوتنی دیاری کرا و یان لەو بارەیەوە قسێکێک کە جۆرێک لە ناکۆکی هەیە پێدەچێت بەریتانیەکان بە شێوەیەک بیر بکەنەوە فەڕەنسیەکان بە شێوەیەک بیر بکەنەوە لەو بارەیەوە یەک دەنگیەکی دیاریکراو هەیە چونکە قەرارە پێم وایە بێ سبەینێنا دوو سبەیش کۆبوونەوەیەکی دیکە بکەن و ئۆرسولا فۆن دەر لاین ئەڵێ پلانێکی گشتگیرم هەیە بۆی پێشکەشی بکەم لەبارەی خۆبەهێزکردنی سەربازیەوە جا ناشزانم ئەسڵەن پیانەکرێ یان نا ئەمە. بەڵێ ڕاستیەکەی من دەزانم مووقفی هەڵوێستی بەریتانیا ئەوەیە شەڕ بەردەوام بێ هەتا لەشکری رووسی دەشکێ و لە بۆ ئۆکراین دەریان دەکەن بەڵام دەزانن ئەو پلانە سەر ناگرێت چونکە ئەوە 3 ساڵ ڕەتی کرد شەڕ بەردەوامە و هەرکەس لە شوێنی خۆیەتی خەسارەتێکی زۆرە اقتصادی ئەوروپا و اقتصادی دنیا شلەش تێک چوو بەهۆی ئەو شەڕەوە بۆیە دایانەوێت ئەوروپیەکان و ئەمریکیەکان دانەوە ڕاگرن بۆیە بریتانیش چۆتە ژێرباری داخوازیەکانی ئەوروپا دایانەوێت ڕاگرین بە زۆرێ نەشیش بسووتێ نەکەبە دایانەوێت پەرە بدەن بە تەبادلی تیزاری یعنی ڕێککەوتنی ئاڵوگۆڕی تیزاری بازرگانی لە بینی وڵاتەکان وەزعی ئابووری وڵاتەکان چاپکەنەوە ئەو بێکاری هەیە لە هەموو ئەوروپا چاچی بکەنەوە ئەو قەیران دارای قوڕی کە 30 ساڵە بەرانی کەم ئەو زۆرە قەیران نەبوو. کاک بەختیار کەمێ لەمەوە پێش ڕاستەکەی کاژمێرە دوو کاژمێر لەمەوە پێش زلینسکی هەندێک قسەی ئەرێنی کردووە ئەڵێ جێگەی داخە دیدارەکەی کۆشکی سپی وەک ئەوە دەرنەچوو کە چاوەڕێی بووین ئۆکراین ئامادەیە بۆ دانوستان جەنگی بێکۆتاییمان ناوێت من و تیمەکەم ئامادەین لە سای سەرۆکاتی بەهێزی ترامپ بگەینە ئاشتی زلنسکی شتەکە ڕاستەکاتەوە ئەمە یەک دوو بەریتانیا پەیوەندێکی باشی لەگەڵ ئەمریکا تقریبان هەیە کۆبوونەوەکەی ستامەر و ترامپ خراپ نەبوو وەکوەی زلنسکی و ترامپ نەبوو ئەتوانن هەوڵێک بن بۆ ئەوەی پەیوەندیەکان باشتر بکەنەوە ڕێکەوتنی کانزاکان وەکو خۆی تقریبان بڕوات و ئیتر شەڕاگیرێت چونکە ئەوەی ترامپەوە بە دڵنیایی کانزاکانە اینجا ئاشتی هی کانزاکانی دەستکەوە بە دڵنیاییەوە ئاشتی تر دێت خۆی ئەوەی ئۆکرانیا ئێمە دەزانین ئەمریکیەکان پارەیەکی زۆر یەکجا زۆریان داوە بە خەرج کردووە لە ئۆکرانیا عقلێتی ترامپ وایە باەخ بۆ دەدا ئەو پارانم سۆگەر بکە ئەو پاران نافەوتێن لەبەر ئەوەی مکوڕە موسرە لەسەر ئەوەی وەربگرێتەوە ئەوروپیەکان هەموو تەسلیمی دەبن دەرێن باشە ڕێکەوتەکە دەکەین زیلنسکی وەکو عەرزێران فەرمووت دەزانی غەڵەتی کرد عینادی لەگە ترامپ ناکرێت سەرۆکی بەهێزترین دەوڵەتی دنیا کە هۆکارێکە بەوەی بەردەوام بوونی شەڕ ئەو لەو ڕۆ یعنی ئێستا خەبەرێکم تۆزێک پێش ئێستا گوێدا بوێ بە فەرمی ینی یارمەتی ئەمریکا بۆ ئۆکراین ڕاجیدا ئەوەی سەربازی ڕاکەوتە بواری جێبەجێکردن قەت وا خێرانە بووە چونکە ئەو جددیە ئۆکرانیەکان و زلنسکی هیچ هەڵبژاردنیان لە پێش نییە دەبێ ترامپ ئاشکەنەوە بەدڵی ئەو بکەن بەڵام وە بکەن خەسارەتەکە یەکجار گەورە نەبێت بۆیە لە کۆتاییە پێم وایە چونکە بەڵێنی دابوو ترامپ دوو گۆڵێکی سەرەکی هەیە کاکەرەنج باشکرا گوتی ئەو هەدەفی ئەوەیە لە کۆتایی حکومرانێکی ئەو 4 ساڵە خەڵاتی ئاشتی وەربگرێت نۆبلی ئاشتی بۆی وەریگرێ دەبێت شەڕی ئۆکرانیا ڕاگرێت دەبێت شەڕی فەڵەستین و ئیسرائیلەکان ڕابگرێت دەبێت شەڕ لە شوێنتریش ڕابگرێت بۆی بێتە بنات بە پیاوی ئاشتی بناسرێت ئەوەی دەوێت بەڕاستی ئەوەش بۆی دەکرێت بۆ دەستێت ئەوە برای ئەو گرنگە دوجار شتێکی کە ئەرێنی کە لە ئارادا بێ کاک بەختیار لەم نێوەندەیە ئەوەیە کە ئەوروپیەکانی تر هەندێک بە خەبەر هاتنەوە و ناچارن لەمە دووە جۆرێک لە یەکگرتووی زیاتر پیشان بن و تێبگەن ناشکرێ هەموو شتەکان بە ئەمریکا بسپێرن وایە بە کورتی زۆر ئەوە زۆر ڕاستە بە خەبەر هاتن تووشی شۆک من چاوەڕوانی ئەوەیان نەدەکرد ئەوە لە بیرشمان بەیانی کاکەرەنج مفازەکە سوپرایزەکە ئەوەیە ترامپ کەسێکە هاتووە پێناسە بۆ هەموو دووبارە پێناسە دادەڕێژی تۆ بۆ هەموو شتێک لە کۆتاییە دوای 2 ساڵ بۆمان دەردەکەی بەڵام ئێستا وەک عەرزم کردن لە سەرەتا هەموو دنیا لە فەوزایەکی سیردا چونکە نازان چ چاوەڕێیان دەکات لە تاریکیدا دەژین شتێک دروست دەبێت بەڵام گرنگە ئەو شەڕە ڕاوەستێ بۆ ئێمە گرنگە شتێک بزانین من لام وای جارێک لای جەنابتانیان لە تەلەڤیزیۆن شتر باسم کرد ئەو کاتەی شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕادەگیرێ ڕەنگە نرخی نەوت و گاز $20 دابەزێ
لە عێراق ئەزمە دروستێ و کاتە چونکە دارایی عێراق هەم پشتی بەست و بە هەنار دەکردینەوت ئەو کاتە ڕەنگە موچە خۆرانی عێراق موچە وەرنەگەن نەک لە کوردستان لە هەموو عێراقیش ڕەنگە کێشی موچە دروست بێ ئەو ئەزمەیەکی گەورەتر دەبێت هەموو ئەو وڵاتانی پشتیان بەنەوت و غاز بەستووە داراییەکان بۆ بەستوەوە ساڵانە چەند دەفرۆشن تووشی کێشەیەکی گەورە دەبن چونکە 120 نرخی نەوت و غازەکەدا دەبەزێ چونکە بخۆمان دەزانین رووسیا بەرهەمهێنەرێکی گەورەی نەوت و غازە. باس دەکەم بەختیار مامشێخ سیاستکار و ئەندامی شارەوانی کینزنگتن و چێلسی لە لەندەنی بەریتانیا گەلێک سوپاس دەست خۆش. سپاس بۆ زەنابتان کاکەڕێت شوتان خۆش. باس بەدووا.